الناس بکە. دەربەندیخان دەستپێکە ساڵێن حەفتان بوو یەقەزە. 67 کیلۆمتر دکەوە باشووری ڕۆژهەڵاتی سلێمانیە. هەژمارە ڕۆنشتوانên wê nêzîkî 62,000 kesî ye. Navçeyeke geştyar ye. Şemêran, Banqoyîn, navçeyên Dêwane û sertekî Bamo digire nav xwe. Derdora wê gelek çiya hene, ji wan jî Lewane, Bamo, Xoşk, Zimnako, Beranan, Gulan, Zerde û qopîkanî Qeredax hene. Derbendîxan destpêkê navenda dewleta Lûliyan bû. Piştî Babil û Ekerkof li ser asta navçewa Iraqê duyemîn cihê herî zêde şûnewarî û bermayên dîrokî lê hene. Zêdetirî 76 şûnewarên dîrokî lê hatine dîtin. Ji wan jî Ardonî, Neramsîn, Tûnî Baba, Kuneba, Lûlan, rêbendî eşkaneyeke. سواري راوك ما ينوزن لقاوك دو سواري راوك ما ينوزن لقاوك لكي بوك بيانوك دو سواري راوك لكي بوك بيانوك دو سواري راوك ما ينوزن لقاوك دو سواري راوك ما ينوزن لقاوك دايكي بوك بيانوك دو سواري راوك دايكي بوك بيانوك دو سواري راوك من هنرمند هنر علي برنامج ئەمجارەی کاروانتان پێشکەش دەکەم لە شارە جوانەکەی دەربەندیخان. کاروان هەر بەردەوامە، ئێوەش لەگەڵمان بن. شاری دەربەندیخان شارێکی مێژوویەکی زۆر کۆنی نییە. قایمقامەکانی پێشتر کێبوون و یەکەم قایمقام ساڵی چەند بووە وابزانم مێژوەکەی تا ڕوون نییە نازانم زان بزەبت ساڵی چەند بووە. دەربەندیخان وەکو مێژووی شار مێژوویەکی کۆنی نییە، بەڵام وەکو ناوچە و ئاسەوار مێژوویەکی زۆر کۆنی هەیەوە کۆمەڵی ئاسەواری مێژووی لە ناوچەکەمانە بوونی هەیە چ لە ناوچەی شەمێران و هەروەها لە دەربەندیخان لە خودی ناوەکەی خۆیەوە ئاتەشگای زەردەشتەکان کە لێرە بوونی هەیە و چەندین ئاسەواری تر لە چواردۆرمان لە دەربەند بێرولە لە ناوچەی نارامچین لە ناوچەی قەراق لە کەلی پەیکوڵی لە شاخی گوڵان لە ڕۆژاوای دەربەندیخانەوە هەروەها ئەشکەوتی کونەباکە کە یەکێکە لە ئاسەوارە ئەمانە بوونیان هەبووە و بەردەوام پێویستی بەوە هەبووە کەوا وەکو ئاسەوار و وەزارەتی پەیوەندیدار ئاوڕێی جددی لێ بدرێتەوە و بێ بە هۆکارێک بۆ هاتنی زیاتری گەشت و گوزار بۆ شارەکەمان. وەکو شارەکەشمان ئەلبەتە ئێمە لە سەرەتای هەفتاکانەوە تا ئێستا مێژوویەکی دیاریکراو لای من ڕوون نییە. زۆر لە برادران ئەڵێن کەوا لەگەڵ قایمقامێتی قەزای کەلارە لە یەک ڕۆژە ئەمریان بۆ دەرچووە بوون بە قەزا، بەڵام تا ئێستا و مێژووە لای من ڕوون نییە و تاکید نیم لێ، بەڵام ئێمە تابلویەکمان هەیە لە دەرەوە دواتر ئەتوانین تەماشای کە ژمارەی ئەو قایمقامانەی کە تایەتی ئاماژە بۆ وەکە کە لەو مێژووە دەربەندیخان ناحێ بووە. من هیوادارم بتوانین بە تەواوی ئەو مێژووە بدۆزینەوە، بەڵام بە دڵنیایی لە سەرەتای هەفتاکانە بوو. ئەی مامەسا دەربەندیخان ناوی دەربەندیخان وشەی دەربەندیخان لە چیوە هاتووە ئیتر سەرچاوەکەی گەڕێتەوە بۆچی؟ وڵاهی خۆی دەربەن ئەتوانم ینی ئەو پرسێکی مێژوویە من پێم باشە خەڵکێکی پەیوەندیدار بە لایەنە مێژوویەکەوە ئەو ڕوونکردنەوەی بدەن، بەڵام من وەکو بۆ چۆنی خۆم ئێمە دەربەندێک هەبووە کە ئێستا بەنداوی دەربەندیخانی لێ دروست کراوە و ئاتەشگایەکیش هەبوو لەوێ کە پێشووتر لە قۆناغەکانی دواترا وەکو جێگەی مانەوەی و حەوانەوەی ڕێبواران کە لە دەربەندەکەەوە تێپەڕێنماوەتەوە کە کاتی خۆیان پێوتراوە خان لەوانەیە دەربەندی خان بۆی هەیە لەو ناوە هاتوێ بە پێی زانیاریەکانی من، بەڵام پێم باشە ئەوە لەلایەنە مێژوو زانەکانەوە ڕوونتر بکرێتەوە و ئەمانە ناوەکە یەکێکە پێم وایە دەڕێتەوە بووەوە. زۆر سپاس. مامۆستا وەکو وەزانین لە بەرەوەی بە حکومەوە خۆشم خەڵکی شارەکەم شاری دەربەندیخان وابزانم بە شارێکی پێکەوە ژیان ناسراوە. دەربەندیخان وەزان پێشتر لە ساڵی هەفتاکان وانە
چەندین ئاینە جیاوازەکانی تیا بۆ خەڵکی تری تیا بۆ عەرەبی تیا بووە ئەمە مێژوەکەی گەڕێتەوە بۆ کەی و چۆنچۆنین بووە بەڵێ ئەلبەتە شاری دەربەنی خان پێشتر ئێمە وەکو دەربەنی خان دەیەکە بووە لێرە پیان تۆ گوندی سەلیم پیرک کە بناغی ئەم شارە بوو لە بناری شاخ بوون ئێستا بووە بە یەکێک لە گەڕێکەکانی شار دواتر پرۆژەی بیرۆکەی بەنداوی دەربەنی خان لە ساڵی 50کانە واتە لە 56 هاتۆتە ناوەوە و کەشفی بۆ کراوە و دواتر دەستکراوە بە کارکردن لە بەنداوەکە بەنداوەکەش پرۆژەیە یەکێک لە پرۆژە استراتیجیەکانی ئەو کاتەی عێراق خەڵکێکی زۆر لە کارمەند و لە ئەندازیار و لە ڕۆشنبیر ڕویان کردوتە ئەم شارە بۆ کارکردن تایە بەو هۆیشەوە ژمارەیەکی زۆر لە ئاینزاکانی تر لە مەسیحەکان وەکو بڵێ ئاشووریەکان کلدانی یەزیدی هەموو دیانەتەکانی تر لێرە بوونیان هەبوو کاکەیی لە دەربەنی خانە ئەتوانی بڵین کۆمەڵگەیەکی فرە ڕەنگی فرە ڕەهەندی کولتوری جوان کە پێکەوە لەم شارە ژیانیان بەسەر ئەبرد و تێکەڵاویەکی جوان هەبوو لە نێوانمانە واروەها جوڵانەوەی سیاسیش لەم شارە بوونی خۆی هەبووە ڕۆڵی ئافرەت لە دام و دەستگا حکومیەکاندا چۆن نەبینی بەڵێ ئەلبەتە جوڵانەوەی ئافرەتان یا ژنان لە دەربەنی خانیشە بەشێک بۆ لە جوڵانەوە سیاسەکە و بەشداری شالاکیشان هەبوو تایە و ئێستش من خۆشحاڵم زۆربەی لەو ڕێکخراوانەی کەوا NGOکان کە دێنە لا من و ڕێکخراوی سەر بەخۆن کە لە دەربەنی خانان بەشێکی زۆریان ینی ئافرەت نیە مەسەر ڕێکخراوی هیوای هەژارانمانەیە کە بەرپرسەکەی ئافرەتێک ئەیوا بەڕێوە و لە هەروەها ڕێکخراوی گەنجانی کوردستانمانەیە کە ژمارەیەکی زۆر کچوو گەنجی تایە ئەمانە مای خۆشحاڵین بۆ ئێمە بەڵام وەکو خۆت ئەزانی پلە و پایە و ئەمانە لێرە مەرکەزیە واتە دابشکردنی پۆستەکان لە دەربەنی خانە لە ڕێگەی سەرخوانەوە ئەدرێت لەبەرەوە بەڵام بوونی ئافرەت بوونی هەبووە و چالاکن و لە کایە سیاسەکانی شابوونیان هەیە و ئێستش بوونیان هەیە و ڕۆڵی جدیان بینیوە من پێم وایەکەوە ڕۆڵی ئافرەت یا ژنان لە دەربەنی خانە ڕۆڵێکی چالاکە و زیندووە و من چاوەڕێی ئەویان بۆکەم لە دو هاتووە بتوانن ڕۆڵی گەورەتریش ببینن مامۆستا دەربەنی خان بەو پێی شارێکی هەم بچووکە و هەم جوانیشە لایەنی گەشت و گوزار تا ئێستا چی کراوە بۆ ئەوەی ئەم شارە بێتە بە شارێکی گەشت و گوزاری بێ بە شارێکی سیاحی وەکو شارەکانی تری کوردستان یعنی تا چه هەوڵێک درراوە لە ڕێگەی قایم قامەتەوە لە ڕێگەی حکوومەتەوە بێ لە ڕێگەی کارتی تایبەتەوە بێ لە ڕێگەی فەرمانگە حکومیەکانی ترەوە بێ چ کارێک کراوە بۆ ئەوەی دەربەنی خان بە شارێکی سیاحی بەناسرێت لە هەرێمی کوردستاندا بڵێ ئەلبەتە شاری دەربەنی خان هەروەکو پێکاتێکی کە ئەیبینی دەورە درراوە بە کۆمەڵە چیای سەربەرز و سەرکەشی جوان ئێمە لە ڕۆژهەڵاتەوە شاخەکانی بەمە و خۆشک و زمناکۆ و دواتر بەرانان و لە ڕۆژ ئاواشەوە گوڵان و زەردە و قۆپیەکانی قەرەداغ دێت و ئەمانە خۆی وای کردووە جوانێک ببەخشێ بەم شارە و تا ڕادەیە کەش و هەوایەکی جوانی بداتێ و لە هەمان کاتی شابوونی بەنداوێک کە درێژە بێتەوە تا ناو سنووری ئێران و سەوزایەکی جوانی بەخشی و ئاسوودەیەکی بەڕاستی ئەدا بە ئەو کەسانی کە سەردانی ئەم ناوچەیە کە ناوچەی شەمێرانمان هەیە وەکو بان قۆین و ئەو ناوچانە ناوچەیەکی گەشتیارین و هەروەها ناوچەی ئێمە قراخمان هەیە کە نزیکە لە ئێمەوە و ناوچەی دێوانە ژمارەیەکی زۆر گەشتیارێتە ئەم ناوە لە ڕابردووە لەم ماوە بوو مەرزەیەکی بەهێز دەربەنی خانی هەرژاندووانە وتم بزانم وەکو لایەنی حکوومەت لایەنی پەیوەندیدار تا چنێک ئاوڕێن لەم شارە داوەتەوە بە ئاگا بوون و دوایەوە هاوکاری یارمەتی مرۆیی و یارمەتی معنەوی و مادیش دراوە ئەم شارە و خەرەبووی بەکراوەتەوە تا ئێستا بەڵێ ئەلبەتە ئەو بوو مەلەرزە لە 12/11/2017 لە شاری دەربەنی خانی ساعە 8:30 بوو بوو مەلەرزەیەک و بە پلەی 7.3 بە دەرەجەی ڕێختەر کە ئەمە پلەیەکە بەڕاستی ئاستێکی بەرزی هەیە بەڵام ئەوەی کە سەرڕای ئەوەمە چوار هاوڵاتی بەڕاستی بوونە قوربانی لەو ڕووداوە چەندین بریندارمان هەبوو بەڵام لە چاو ئەو بوو مەلەرزە بەهێزە ئەتوانی بڵێ زیانێکی کەم بە شارەکە گەشتۆ سەرڕای ئەوەش کە زیانێکی زۆرمان وەکو خانوبەرە و وەکو لایەنە دەرونیەکە بە خەڵکی شاری دەربەنی خان گەشت هەر لە سەرەتایی بوو مەلەرزەکەەوە ئێمە تیمەکانی خۆمانوان دروست کرد بۆ ئەوەی بتوانین لە شارە سەرپەرشتی کارەکان بکەین و سەرژمێرێکی خێرا بکەین بۆ لایەنە پەیوەندیدارەکان بۆی بتوانین ئەو هاوڵاتیانەی کە چەند هاوڵاتی زەرری کردەوە چەند هاوڵاتی بریندارمان هەیە بە چەند هاوڵاتی خانەکانیان ڕووخاوە و ئەوانەشی ئێمە تیمێکمان دروست کرد بۆ ئەوە بە کارەکانی خۆیان زۆر بە ڕێکوپێکی بەڕاستی جێبەجێ کرد بەڵام وەکو قەرەبووی هاوڵاتیان تا ئێستا حکوومەتی هەرێم بە فەرمی قەرەبووی ئەو هاوڵاتیانەی نەکردوێتەوە ئێمە تەبعەن داتابێسێکمان هەیە بۆ ئەوانەی کە هاوڵاتیەکان زەرریان پێگەشتووە بەڵام مامۆستا لایەنی مادی بوو لایەنی ئاوری ئەی لایەنە نەفسیەکە ڕاڵێن لایەنی دەرونی چی کراوە بۆ ئەوەی هەڵبرێ
کە ئەم دڵە ڕاوکیرە دڵی خەڵک نەمێنێت ینی چی کراوەتە ئێستا ئەلبەتە تۆ لە هەموو حاڵەتێکە لە هەموو وڵاتێکە لە هەموو کۆمەڵگەیەکە کە تووشی کارەساتێکی سروشتی ئەبیت ئایا بوو مەلەرزە بێ لافاو بێت هەرچی شتێکی تر بێت لایەنێکی دەرونی بەجێڵە لەسەر ئەم شارەوە و لایەنە دەرونی لە شاری دەربەنی خانەشە بەڕاستی زۆر بە وازحی هەستی پێئکراوە گرفتێکی گەورە بوو بۆ ئێمە بەڵام ئەوەی کە توانرا لایەنە ڕێکخراوەکان مەسەرەن لە ڕێگەی UN و هەروەها لە ڕێگەی زانکۆکانی خۆمانەوە مەسەرەن و هەروەها تیمە خۆبەخشەکانی تەندروستی سلێمانی و هەروەها ڕێکخراوەکانی ناوشاری دەربەنیخان توانیان کۆمەڵێ ئێمە دەورەیەکمان کردەوە بۆ چ توێژەری کۆمەڵایەتی لێرە ئەو توێژەرە کۆمەڵایەتیانە لەلایەنی وەکو بڵێ تایبەتمەندەوە هاتن فێرکران کە چۆن بتوانن لەگەڵ خەڵکی دەربەنیخانە قسە بکەن بۆ ئەوەی ئەو ئاسوودەی هێمنێ بگەڕێتەوە بۆ لایەن و ئەو ترس و دڵڕاوکەیە کە لە ئەنجامی بوون لەرزەکە هاتوۆتە ناوە بڕەوێتەوە ئەمانە وردە کاریگەری خۆی هەبوو دووهەمیش کات واتە ئێستاوە نزیکە ئێمە زیاتر لە 5 مانگەکە ئەو ڕووداوە و خەڵکەکە زیاتر ئاسوودە بوون و هیوادارم ئەو ئاسوودەیە بەردەوام بێت چکە تا ماوەیەک پێش دەسە ژمارەیەکی زۆر خێمە لە پارکەکانە هەڵدرا بوو خەڵک ئامادە نەبوو لای بە ئێمەش حەزمان نەئەکرد بە شێوەیەک لای بین کە کارکاتە سەرباری دەرونی ئەوان قەناعەتم وا بوو کە ئەبێ خۆمان بگەینە خۆیان بگەن ئەو قەناعەتە بە خۆشحاڵی ئێستا و خێمانە بوونی نەماوە پێچراوەتەوە هیوادارم ئێستا هەستەکەم لە ناو شارە ئاسوودەیەکەیە هیوادارم و ئاسوودەیە درێژە هێبی و بەردەوام سەرەتای دروستبوونی ئەم بەنداوە کاک ڕەحمانەگەڕێتەوە بۆکەی و هۆکاری دروستبوونی ئەم بەنداوە چی بووە یعنی ضرورەتێک وای کردو ئەم بەنداوە دروست بێ یان هەر بۆ شوێنێکی گەشتوگوزاری دروست کراوە یا بۆ پن خواردنێم ئاوە بووە بۆی ئەم بەنداوە دروست بێمە بۆ چی بووە بەنداوە ضرورەتەکەی چی بوو دیارە لە دوای کۆتایی هاتنی جەنگی جیهانی دووەم حکوومەتی عێراق دەستی بە پشکنین کرد لەسەر ڕووبارە سەرەکیەکانی بە تایبەتیوانەی کە لە کوردستانەوە دێن سیروان زەی بچووک زەی گەورە چونکە هەموو ئەم ڕووبارانە لە وەختی لاپاوە کاریگەریەکی زۆریانە کردە سەر بەغا و ناوچەکانی ناوەڕاست و خواری و عێراق ئەوە بوو لە دوای دیراسەکردنەوەوانە لە ساڵی 1950 کە مجلسی عماری عێراق دروست بوو و دەستیان کردە دیزاینکردنی بەنداوی دەربەنیخان لێرەیە و بەنداوەکە لەلایەن کۆمپانیای ئارزای ئەمریکیەوە دیزاین کراوە و دواتر لە ماوەی 1956 بۆ 1961 کۆتایی بە بەنداوی دەربەنیخان هێنراوە کە بەنداوێکی گڵبەردینی کرۆکپڕە و توانای خەزمکردنی 3 ملیار مەتر سێجا ئاوی هەیە و توانای بەرەمێنانی 250 مێگاوات کارەبای هەیە و ناوچەیەکی فراوان لە خواروی خۆیەوە بۆ ئاودێری و بۆ کشت و کاڵ و ئەوانە لە دەربەنیخانەوە تا ئاگاتە گەرمیان و ناوچەی دیالە لەسەر بەنداوی دەربەنیخان بنن ئەم بەنداوە کاریگەریەکی زۆری هەبوو پێشەوەی باسی کاریگەریەکانی بکەم ئەمەوە بڵێم ئەم بەنداوە لە لایەن فەیسەڵی دووەم پادشای عێراقەوە مەلیک پادشای عێراقەوە با بڵێن بەردی بناغی دانراوە و لەلایەن سەرۆک کۆماری ئەو وەختە عەبدولکەریم قاسمەوە تەواوبوونی بەڕەسمی کراوەتەوە یعنی دوو عەهدی سیاسی بینی و لە بینی مەلیکی و لە بینی جمهوری ئەمە یەک حاڵەتێکی تر ئەوەیە کە بەنداوی دەربەنیخان کاریگەریەکی زۆری هەبووە بۆ بەشاربوونی دەربەنیخان چونکە بەڕاستی شارێکی دروست کردووە وەکو شاری هاوژیانی لە نێوان ئەدیانەکان چونکە مەسیحیتیا بووە ئەرمەنیتیا بووە مسلمانەوە خەڵکی ناوچەکە خۆی و هەروەها قەومیات عەرەبیتیا بووە مەسەلەن بەینەکانی تریتیا بووە هەموو ئەوانە بەشداریان لە بنیادنانەوەی بەنداوی دەربەنیخان کردووە لە پەنجاکانە بەنداوی ئەم ناوچانەی کە با بڵێن شارۆچکەی دەربەنیخان ئەو وەختە سینەمای تێهێنراوە مەسەلەن مەسبەحی تیا بووە و قوتابخانەی باشی تیا بووە و تەنانەت فڕۆکەخانەی تیا بووە فڕۆکەخانەی تیا بووە هەموو ڕۆژێک لە بەغاوە تیارە هاتوۆتە دەربەنیخان بەریدی هێناوە ئەجانبی هێناوە ئەندازیار و ممەسلی شەریکاتەکانی هێناوەتە ئێرە واتە گرنگێکی زۆری هەبووە وەختە یعنی کاریگەریەکی زۆری هەبووە مەسەلەن خەڵک لە بادینانەوە لێرە ئیشی کردووە خەڵک لە هەورامانەوە هاتووە خەڵک لە کەرکووک و بەغا و شوێنەکانی ترەوە هاتوو
لە دەربەندیخان هەموو ئەمانەیەکیان گرتووە بناغەیەکی باشیان بۆ بەشاربوونی دەربەندیخان داناوە ئەمە لایەنە ئیجتیماعی و حاڵەتەکەی بەنسبەت ئەوەی کە بۆ چ مەبەستێک بەنداوی دەربەندیخان وەکو وتم بۆ مەبەستەکانی کۆنتترۆلکردنی لافاو چونکە ڕووباری سیروانێکێکە لەو ڕووبارانەی کە ئاوێکی زۆری لە بەهار و زستانە پیاەت و کاریگەرێکی زۆری هەیە بۆ زیان گەیاندن بە ناوچەکانی خواری خۆی و بە تایبەتی دیالە و بەغا و ئەو بەنداوە دروستکراوە بۆ کۆنتترۆلکردنی لافاو و هەروەها بۆ کۆکردنەوەی ئاو لە وەرزەکانی زستان و بەهارەوە بەکارهێنانی لە وەرزەکانی هاوین و پاییز و ئەو وەختانەی کە ئاو کەمە و بۆ بەرەمێنانی کارەبا لە ڕۆژانێکە هەرێمی کوردستان پشتی بە بەنداوی دەربەندیخان و دوکان بەستەوە بە بەرەمێنانی کارەبا کە هیچ کە کارەبا لایەن عێراقەوە لە هەرێمی کوردستان بچرا بوو ئەوەش کاریگەریەکی زۆری هەبووە بڵێ تاکە دوو وێزگە بووە کە هەرێمی کوردستان پشتی پێبەستووە و هەروەها لە بواری گەشت و گوزاریشە بەنداوی دەربەندیخان دەریاچەیەکی دروست کردووە با بڵێن نزیکەی 120 کیلۆمەتری چوارگۆشە ڕووبەرێکی ئاوی هەیە لە ناوچەیەکی شاخاویە و ئەوە ئەکرێ وەکو ناوچەی گەشتیاری زۆر بە بەها بەکاربهێنرێ. بابزانین کاک حەسەن وەکو بەڕێوەبەری ڕۆژمیری لە شاری دەربەندیخان لەم بزاوتەدا ڕوونکردنەوەی مادەیتێ لە سەر ئاسی ڕۆژمیری لە ئاسی سەقافی لەم شارەدا و ئاسی با بڵێن ڕۆژنامەگەری شانۆ حەزەکەین کاک حەسەنگیان سەرەتایەک باسێکی ڕۆڵی ڕۆشنبیریمان بۆ بکەین لەم شارە. بەڵێ سەرەتا بەخێراتنی مستافە بەڕێزەکەم لە بەرنامەی کاروان لە کەناڵ سوار و سواز بۆ تۆ هونەریان کە مانۆبی لەم بەرنامە ئەلبەتە بزاوتی ڕۆشنبیری لە شاری دەربەندیخانە توان بڵێن بزاوتی ڕۆشنبیری و هونەری مێژوویەکی دێرینی هەیە مێژوویەکی پرشنگداری هەیە کە من ناتوانم ڕیزبەندیکەم یا بە ناو یا بە قۆناغ بیهێنم بەڵام لە ساڵی لە کۆتایی شەستەکانەوە هەر بە دەستپێکی بواری شانۆ قسە بکەین ینی شانووی کاوی ئاسنگەر کە لە ڕۆژانی لە کات بڵێن ساڵانەکە نەورۆز کراوە لەو کاتۆ بزاوتی شانووی هەیە وەک شانۆ و لە ساڵی هەفتاکانی مامۆستا عەبدولی حەمەدجوان لێرە مامۆستا بووە تیپی شانووی دروست کردووە شانووی نمایش کردووە دوا بە دوای ئەوەش هونەرمەند ڕەشاد حسەین کە لە سەرەتای هەشتاکانە دەستی پێ کردووە کە خوێندکاری بڵێن پەیمانگە هەنەرە جوانەکانی سلێمانی بەشی شانۆ بۆ بسووتنەوەیکی شانووی باش لە سەردەستی ئەو دەستی پێ کردووە دوا بە دوای ئەوانە هەموو ئەوانەمان کە ئیشمان کردووە هەمومان بساوتی شانۆمان گەیاندۆ بەم قۆناغە کە ئێستا بینی لە نێو هۆڵی شانۆی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری دەربەندیخان کاری شانۆی پرۆڤی شانۆیەکەین بواری مۆسیقا شەروەها مێژوویەکی باشی هەیە و لە بواری ڕووناکبیریە بەگشتی بوونی مەجای شعر و چیرۆک و ئەدەب بەگشتی و بواری ڕۆژنامە و ڕۆژنامەگەری و نووسری باش و بەڕاستی ئەمانە هەموو لە دەربەندیخانیان جوانتر کردەوە هەر ئەوە شوای کردووە کە دەربەندیخان خۆت ئەزانی و هەموو ئەوانەشی کە متابع من دەربەندیخان خاوەنی دەیان فستیڤاڵی جوان و کاری شانووی جوان و کۆنسێرتی و مۆسیقا و گۆرانی بێژی وەک جەنابەت و مۆسیقی جوانی وەکو ئەو برا بەڕێزی و خوشکە عەزیزانی کە هەن لە دەربەندیخانە بوونی فستیڤاڵی شانووی شقامی نێودەوڵەتی کە تاکە فستیڤاڵە لە هەموو عێراق لە شاری دەربەندیخان پێنج ژمارەی لێ بەڕێوەچوانی بە 5 فستیڤاڵ کراوە کە بەداخەوە 4 ساڵیش وەستاوە کە فستیڤاڵی نێودەوڵەتی بووە لە ئەستی عێراقا تاکە فستیڤاڵ بووە کە خۆشبەختانە فستیڤاڵی تریش ئێستاکری شانووی شەقام بەڵام لە ساڵی 2010 بووە یەکەم جار لە عێراق فستیڤاڵی شانووی شەقام کراوە کە وڵاتانی ئەوروپا وڵاتە عەرەبیەکان و ئێران و بڵێن شارەکانی عێراق بەشداریان تیا کردووە جگەل لە هەموو کوردستان بەشداریان تیا کردووە لە زاخۆ تا خانەقین و کفری. پێشووتر تۆ باسی مێژووی شانۆکرد لە دەربەندیخان وابزانم پێشتر ناوی گروپی نواندن بۆ لە دەربەندیخان ئێستاتر پارەی سندۆ بۆ گروپی نازانم چی و چەندین گروپی تە دروست بووە گوکو بەڕێوەبەرەتی بناوی بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری دەربەندیخان ئەمە ساڵی چەند دروست بوو بە بەڕێوەبەرەتی زۆر باشە طبعا بەڕێوەبەرەتی پێش لە ساڵی 92 بیان پێش ڕاپەڕین لێرە مەڵبەندی ڕۆشنبیری و سولاوان و ئانە هەبوو کات مرکز شەباب هەبوو شێوەیەکی لە شارەکانە لە زمانی حکومەتی عێراقە بەڵام بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری و بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری کەرکووک ئەو کاتە
ئیداری پارێزگای کەرکوک لە دوای 1992 لێرە دامەزرا لە ساڵی 1970 بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری کەرکوک لە دەربەنیخانە دامەزراوە دواتر لە دوای پرۆسەی ئازادی عێراق بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری بوو بە گەرمیان چونکە کەرکوک ئازادرا دوای ئەوە لە گەرمان ئێمە لێرە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری دەربەنیخان ئەلبەتە میراگیری ئەو بەڕێوەبەرایەتیان چونکە هەر نەفسی بینا و نەفسی شوێن و نەفسی ئیش و هەتا ئەتوان بڵێم ستافەکەشی ئێستا لە ساڵی 2008 لە کۆتایی 2008 بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هونەری دەربەنیخانە لە هەموو ئەو مێژوانە هەموو کارانەی کە کراوە دیارە دەربەنیخان لێرە مرکزی پارێزگایی کەرکوک بۆ کاتە سەرپەرشتی بواری ڕووناکبیری و ڕۆشنبیری و تەنانەت فیستیڤاڵ و هەموو سپۆنسەری هەموو کارەکانی چەمچەماڵ و کەلار و کفری و دەربەنیخان و هەتا ئەو شوێنانەی کە ئازادن لە خانەقین بڵێن ناحیە مەیدانوانش لێرە هەر کاری بۆ کراوە. کاک حەسەن ئێوە وەکو بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری تا چنێک کۆنتاکتانە ینی تا چەنە ڕەتانەیە لەگەڵ گروپەکانی دەروەوەی ناو ڕۆشنبیری بەڵێ ناو دەربەنیخانە گروپی ڕۆشنبیری هەیە چەندین گروپی تری مۆسیقی هەیە چالاکی ئەدەبی تر ئەکرێ کۆڕی شعری تا چەند کۆنتاکتانەیە لەگەڵ ئەو گەنجانەی کە بارەمەندن لە بوارانە خۆت دیارەزانی بۆ هەمووی بینەرانیش بزان ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و نەری دەربەنیخان دەرگامان کراوەیە و ئەم بەڕێوەبەرایەتیە بە موچی هەموو مسەقەفینی شارەزانین بە هەموو بوارەکانی و هەموو هونەرمەندان و کۆنتاکتێکی زۆر باشمان هەیە لەگەڵ گروپە مۆسیقیەکان گروپە شانۆیەکان ئەلبەتە لە دەربەنیخانە شانۆکاران توان بڵێم بەشێکی هێرە زۆری هەر ئەم شانۆکارانە و شانۆکاری تریش هەیە ئەلبەتە بەڵام ئێمە بەردەوامی کۆنتاکتمانەیە و هاوکاریانەکەین وە سپۆنسەریمان کردووە کە خۆت جەنابی یەکێک لەوانەوی کە سپۆنسەری کارە مۆسیقیەکان کارە هونەریەکان و کارە ڕۆشنبیریەکان ئەمە هەموو بوارەکان چونکە بەڕێوەبەرایەتیی مختصنین وەکو شان و وەکو مۆسیقا بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری کەواتە بەڕێوەبەرایەتی گشتگیرین بەڵام ئێمە لەبەرەوە سپۆنسەری هەموویمان کردووە دەرگامان کراوە بۆ بەپێی ئەوەی کە ئەوەی لە بەردەستمانە بۆ درێغیمان نەکردەوە جوهدی لەوە زیاترمان کردەوە کە لە حەجمی خۆمان زیاتر دل قاقنا زاسان جشتیاقن تاقت تاق بیان فیبای تاقت سەنتەری گەنجانین ئەو شوێنەی کە هاتی دە دەربەنیخانەوە ناتوانانی فەرامۆشی بکەی حەزەکەم بیدایەت سەرەتایەک لە دروستبوونی سەنتەری چالاکی گەنجانی دەربەنیخان و ڕۆڵی ئەم ڕێکخراوە و ڕۆڵی ئەم سەنتەری چالاکی گەنجانە لە سەرجەم بوارەکانی
وەکو بواری مۆسیقا و بواری پەروەردەی بواری فێرکردن حەزەکەم دەستپێکێک باسێکی دروستبوونی سنتەری چالاکی گەنجان بکەی وەکو پرۆژێکە لە پرۆژەکانی ناوپارێزی کوردستان لە کورسان. دەستان خۆش بێ سپاس بۆ بەرنامەکەتان بەرنامەی کاروان دیارە بەرنمەیەکی جوانە بەسەرکردنەوەی شارەکان وە دەرخستنی ئەو بەهرە و توانای گەنجانەی کە لە شوێنەکانی تریەیە دیارەتوانم بڵێم دەربەندی خان بە تایبەتی و سنتەری چالاکی گەنجانی دەربەنی خانیش یەکێکە لەو شوێنانەی کە هەمیشە کار لەسەر توانەکانی گەنجانەکە سنتەری چالاکی گەنجانی دەربەنی خان یەکێکە لە پرۆژە جوانەکانی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کە لە سنووری دەربەنی خان و دەوروبەریە کار و چالاکیەکانی پێشکەش بە گەنجانەکات و بۆ حکمی خۆشت ئاگاداری لە کار و چالاکیەکانە هەمیشە سنتەری گەنجان کاری لەسەرەوە کردووە چۆن بگەڕێت بەهرەی گەنج بدۆزێتەوە. سنتەری گەنجان لە ساڵی 1999 دامەزراوە مناڵپارێزی کوردستان بەردەوام پشت و توانای کار و چالاکیەکانی سنتەرەکە بووە. سەرەتا لە چەند بەشێکی بچوو پێکاتەوە دواتر ئەم بەشانە لەسەر خواست و بەهرەی گەنجان و توانەکانی گەنجان کاری لەسەر کراوە دواتر فراوان کراوە تا گەشتۆ بەوەی کە ئێستا ئەیبینین هەم باخچەیەکی جوان هەم ڕاستە لە ڕووی توالێتی بیناوە زۆر بچووکە بەڵام شوێنێک گەڕانە بەردەوامی بە دوای دۆزینەوەی بەهرەی گەنجان. مامۆستا ڕزگار تۆ وەکو بەرپرسی سنتەری چالاکی گەنجانی دەربەندی خان ئەم سنتەرە چەند بەشێکی تایە؟ یەکێک لە بەشە هەرە زیندوەکانی وەرزانە بەشی مۆسیقایە بە دەردەوەیش بەشێکی تری تایە بە ناوی بەشی وەرزش خوازانم بەشی وەرزش هەم بالێشی تایە هەم باسکەشی تایە هەم وەڵی ڕەشاقول لە جوانی ئافرەتانیش تایە حەزەکەم باسێکی ئەو بەشانەمان بۆ بکەیت. ئەگەر بینە سەر مێژوی دروستبوونی ئەم بەشانە ڕەنگە گەر هەر بگەڕێنەوە بۆ هەر بەشێک خۆی چەند بەشێکی تری دەکراوە یەکێ لەوانە بەشی مۆسیقا بەشێکی زیندووە ئەتوانم بڵێم مێژوویەکی جوانی هەیە لە شاری دەربەنی خانە ئەوەی کە لە هەموو شارێکی دەربەنی خانم ڕۆ کە تۆ بپرسیت ڕەنگە خۆت ئاگاداربی ئەڵێن دەربەنی خان شاری دەفەکانە کەواتە ئێمە هەر سنتەری گەنجان توانیوەتی ناسنامەیەکی دەف با بە گەنجانی دەربەنی خان ئەمە شتێکی زۆر جوانە من هەر لێرەش جارێکی تر دەستخۆشی لێەوە کەمە کە توانیمانە گەنجوا لێ بکەینەوە بەرانی خۆی ئاوا بدۆزێتەوە. بەشی مۆسیقا ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتایەکی دروستبوونی ئەم گروپانە کاتێککە دروست بوو سیرەکەی چەند کەم بووە دواتر وردەوردە کا لەسەر توانەکانی گەنجان کراوە لێرە بەردەوام ئەو خولانی کە بۆ مۆسیقا ئەکرێتەوە ئێمە ماڵانە ساڵانە چەندین گەنجمان پێگەن گەنجانە کاتێککە تێگەن بەردەوام لە گروپا کۆکرێنەوە دواتر کاری سیڤالیان بۆکرێ کاری هونەریان بۆکرێ بەشداریان پێکرێت لە هەموو چالاکیەکانی گەورە تەنانەت یەکێ لەو چالاکیانەی کە گروپی دەفەکە بەشداری کردوێت لە وڵاتی ئیتالیا بوو کە فیستیڤالێکی سپی دەریای سەر ڕاست بووە بە خۆشحالیەوە گروپەکەمان توانیوەکی کاتێکە بچێتەوێ بە حزوری خۆت لێ ئاسێکی زۆر باش توانایەکی زۆر جوانیان بەدەستێناوە ئەمە وای کردووە بەڕاستی ئەم گروپە لە سەرتا چەند بچوو بووە دواتر بڕاتە دەروی وڵاتیش بەبیرمە یەکەم جار کە گروپەکە چووە سەر مەسرح هێندە زۆر بوون مەسرحەکە بەداخەوە بچوو بوو جێگەی گروپەکە نەبوو کاتە ئەتوانین بڵێن دەربەنی خان شاری چ دەف و زیاتریش ئەمەش زۆر جوانە ئەگەر مە قسە بەسەرهان لەسەر بەشی مۆسیقا بکەم بە خۆشحاڵیەوە ئێستا چەندین کچی کوڕی ترە بینم لە ناو گروپەکە بەردەوام گەشەیان هەیە ئەمە جێگای خۆشحاڵیە یەکی لەو بەشانەی ترن کەی بینم بەشی وەرزشە ناکرێت کە قسە لەسەر دەربەنی خان کاتێککە قسەکەی بەشی وەرزشێکێکە لە بەشە ئەکتیڤ و چالاکەکان وەکو بەشی مۆسیقا خاوەنی فێرگەیەکی تۆپیکەیە من زۆر دەستخۆشی بەڕاستی لە ڕاهێنەرە سەرپەرشتیار و ڕاهێنەر خۆبەخشەکانی فێرگەیەکەم کە دەتوانم بڵێم ئێمە زیاد لە 180 مناڵمانەیە هێندە پەروەردەیەکی جوانیان هەیە لەناو ئەم باخچە جوانە ئەم سروشتە جوانە تەنانەت یەکگوڵمان ناشرێتەوە ئەو خولانەی کە ئێمە کرێتەوە ئێمە ساڵانە زیاد لە 6 بۆ 7 خولی تایبەتمانەیە خولی توان بڵێم خولی فەرمانگەکان تایبەتە بۆ کەسانەی کە وەرزش ناکەن بەڵام لە پشتی مێزەوە دانیشتون ئێمە جارێکی دە پێمان خۆشە بیانێنەوە سەر مێز و کاریان لەسەر بکەین لە کەڕاحەتێکی وەرزشیانەیە خولی پلە دوو پلەسیەکانمان هەیە خولی گەڕەکەکانمان هەیە ئەم خولانە وای کردو ئێمە بەردەوام کار لەسەرەوەکەین بۆ لە چۆن گەنج بدۆزینەوە ئەگەر کار لەسەر هەنێ بەهرەیە گەنجەکەین بۆ نمونە ئێمە گەنج هاتووە پێکی حەزەکەم من بەهرەیەکم هەیە کاتێکە سێرمان کردو سێرەکەن کەسێکی وێنە کێشە دواتر هاتین کارمان لەگەڵا کردووە کە سەیرەکەن خاوەنی بەهرەکەی هەوڵمانداوە بەهرەکەی چۆن دەربخەین چۆن ئەم گەنجە بێنینە ئاسیەک کە ئیتر خەڵک بیناسێت لەو توانانی خۆی ئێمە هەوڵانداوە
بۆ نمونە شوێنان بۆ دیاری کردو ئەگەر دواتر خۆتان بە سوورەکەی وەرگرنەوە دیواری سنتەری گەنجان کاتێک کەیتە ناوە هەر دیوارەکە خۆی بۆ خۆی تعبیرە لە کار و چالاکیەکانی ناوەی سنتەرەکە ئەمە وای کردو ئەو گەنج تەنانەت دوو کرد من لێرە و دەستخۆشیان لە یەکەم خاتویرۆن و خاتوسارا کە توانیان تابلۆی سەر دیوارەکانی سنتەری گەنجان بکێشن کە ئەمە کارێکی زۆر جوانیان کرد دواتر ئێمەش لە فیستیڤاڵێکی تایبەت لە سنتەری گەنجانە ئەم دوو گەنجەمان وەکو دوو گەنجی خاوەن بەهرە و خاوەن توانایەکی باش ناسان بۆ بە هەمان شێوە لە ئەگەر ئەو دەوراتانەیە کە ئێمە هەمانە ساڵانە کۆمەڵە دەورەمان هەیە تایبەتە بە دەورەی پیشەگەری با بڵێ وەکو دەورەی حەلاقی دەورەی سبلی دەورەی درومانی تایبەت بە خانمان دەورەی شێف ئەو خولانەیە کە زیاتر خەڵکی پێویستێتی لە ڕۆژانەدا ئەم دەوران ئەمانە چیان کردو ئەمانە کارانە سەرە کە گەنج چۆنە بێتە خاوەنی میهنێ تایبەت بەخۆی ئەمە کاتێکە دەورەیەکی حەلاقیمان کردێتەوە سەرە ڕایەوەی کە گەنجەکەش هاتووە کە بێتە خاوەنی بەر خۆمان دەستخۆشیمان لێ کردێ وتومان لە کاتی خۆتەگری یەی بەشداری دەورەکەی دەست خۆش بێ بەڵام پێویستە تۆمانوو بیت زیاتر چۆن بەهرەکان چۆن تۆ بیتە خاوەنکارێکی خۆت دواتر ئەم گەنجە کە بەشداری دەورەکەی کرد دوای ماوەیەکی تر ئەبینین دوکانێکی حەلاقی دانا ئێمە چوینە تۆ دەستخۆشیشمان لێ کردو و سواسیشیمان کردو و پیرۆزباییشمان لێ کردو بۆی کە پێمان خۆشە گەنجێک لە ئەسنای دەورەکان ئێمە لە توانای نەکان ئێمە بینێ بێتە خاوەنی کارێکی تایبەت بەخۆی یەکێ لەو کارانەی کە منە بینم بۆ نمونە گەنجی زۆر باشمانەیە لە بواری مۆسیقا لە لای خۆتان لە دەستخۆت لەسەر دەست خۆتان پێگەیشتێ ئێستا ئەتوانم بڵێم مامۆستای پەیمانگای لە چەندین تیپی هونەری سلێمانی و لە ئاسیەم و ڕاگەیانەکان لە عەسڵەکە و کاریش زۆر جوانەکە کە لێرەوە چای ماچەکەین دەستخۆشی لەکەین کە وەکو گەنجێکی ئەم شارە وەکو گەنجێکی سنتەرەکە تا ئەو ڕادە پێگەشت و بایەخی بە بەهرە و توانەکانی لە هەموو بوارەکان ئێمە هەمیشە بۆ نە کتێبخانەمانەیە کتێبخانەیەکە لەو شوێنانەیە کە گەنج معریفە توانەکانی خۆی خوێندنەوە ئاست چەندین گروپ هەیە کە لێرەوە ئێمە هاوکاری بەردەوامیان نەکەین بۆ ئەوەی کە چۆن بتوانین گەنجێکی خوێنەری وا دروست بکەین کە هەمیشە بە دوای ڕاستیەکانە زیاتر بگەڕێ هەمووشە بە دوای ئەوە بگەڕێ کە چۆن کاتێککە قسە لەسەر هەر بابەتێکە کرێ کۆڕێکە کرێ سیمینارێکە کرێ ئەم گەنجانە هەمیشە گەنجێکی نمونەوی دیارترن.
کۆنا زۆر کۆنەگەڕێتەوە بۆکەی ئەلبەت مێژووی ناوچەکە با بڵێن دەگەڕێتەوە بۆ کاتانی کە دەربەنی خان وەکو ناوچە دابەش بۆ بەسەر دوو دەسەڵات تا دەسەڵاتێکیان دەسەڵاتی زابازوونا بووە کە شاری شیمورون بووە لە شوێنی شەمێرانی ئێستا و دواتر شاری لۆلان کەوتۆتە بەشی خواروی ناوچەکەەوە ئەو شارێک کە با بڵێن سەرجۆنی دووەم لە گەشتی هەشتمیدا بۆ ناوچەی پارسیان باسی کردووە و دواتر دوای دەسەڵات و قەڵەمڕێوی ئەو دوو دەسەڵاتە ناوچەی دەربەنی خان بۆتە مەڵبەندی مرکزی سەرەکی دەوڵەتی لۆلۆیەکان و لۆلۆیەکان لەم شوێنە دانیشتەجێ بوون و زۆرێک لە پاشماوە مێژوویەکانی ئەو کاتی لۆلۆیەکان تا ئێستا بەزوونی ناوچەکەدا ماون وەتا دەربەنی خانیش هەڵگری زۆرترین پاشماوەی سەردەمی لۆلۆیەکانە لە چاو ناوچەکانی تردا و ئەڵبەت لە ناوچەکانی تریشدا هەر با بڵێن نییە و دواتر با بڵێن دەسەڵاتی ساسانیەکان حکمی قەڵەمڕەوی ساسانیەکان لە 227 بۆ 650 زاینی دیسان ئەم ناوچەیە دەکەوێتەوە ژێر سەڵتەنەتی ئەو دەسەڵاتە و دواتریش پاشا نستی ساسانی یەکێک لە کوڕانی شاپوری سێم کە قەڵەمڕەوی ناوچەکەی کردووە ئەو کات خۆی لە بەرکەل کە یەکێکە لەو شوێنەوەرانەی ساسانیەکان کە دەربەنی خانەکان و ناوچەی دەربەنی خان با بڵێن شانازی پێوە دەکەن چکە شوێنەوارێکی زیێڕینە و ئەلبەت ئەم شوێنش کە لێی وەساوین دەگەڕێتەوە بۆ سەردەمی هەمان ئەو پاشا دواتر با بڵێن هەرێک لە دەسەڵاتی گۆتیەکانیش لە ناوچەی کەرکووکەوە دەکشێت ئەم ناوچەیە دەگرێتەوە وەجگەل لەوەش تا ڕادەیەک حکمی دەسەڵاتی ئەشکانیەکان کە ناوچی شارە زوران بەدەستەوە بووە بەم ناوچەیەشدا دەسەڵاتی سیاسیان هەبووە لە ڕووی سەربازیەوە و چەند بلکێکی سەربازی لەم ناوچەدا بەجێماوە من لە یەکی لە کتێبەکانی ترمدا کە ئاماژەم پێ کردووە کە ئیشی مەیدانی خۆمە لەسەری کردومە لە دوای ناوچەی بابل و عەکەرکوف ناوچەی دەربەنی خان بە دووەمین ناوچە لە وڵاتی عێراقدا کە زۆرترین شوێنەوار و پاشماوەی مێژووی تایە و زۆربەی ئەو پاشماوانیش کە پێشتر ئاماژەم پێ کردووە دەگەڕێتەوە بۆ سەردەمی لۆلۆیەکان و هەندێکیان دەگەڕێتەوە بۆ سەردەمی ساسانیەکان سەبارەت بە دەربەنی خانیش سەردەمی بنیادنانی شای دەربەنی خان دەگەڕێتەوە با بڵێن بۆ سەرەتای ساڵی پەنجاکان کە ئەو کات حکومەتی عێراق بڕیاری ئەوە ئەدات کە بربەست یاخود با بڵێن بەنداوی دەربەنی خان دروست بکات و دروستکردنی بەنداوەکەش ئەوە بە دوای خۆیان دەهێنێت کە تونێلێک لە تەنیشتی بەنداوەکە دروست بکرێت کە شوێنی بەنداوەکە شوێنی ڕێڕەوی خەڵکی بووە کە بەم ناوچەیدا گوزەریان کردووە. مامۆستاگیان تۆ ئاماژەت بە زۆر کۆمەڵێک شوێنەواردا لە دەربەنی خانە ئێمە بە زاهیدی ئەوەی کە ئەیبینین ئەم شوێنەوارەیە کە پێڵن ئاتەشگای پەرستگای زەردەشتەکان با بڵێن ئەو شوێنانی تر کە پێڵەن شوێنی ئاسەواریە شوێنی کۆن و شوێنی مێژوویە ناوچەی دەربەنی خانەیە ئەکەونە کوێن و وابزانم شوێنێکی تریشەیە پێڵەن کوونەبای ئەوە هەروازەم عید بە دەربەنی خان بەڵێ سەبارەت بە ناوهێنانی هەموو شوێنەوارەکان زۆرە چکە وەکویشی مەدانی خۆمتەسە لەسەری کردومە 76 شوێنەوارم دەستنیشان کردو من کە مۆزەخانی سلێمانیشم لیاگدار کردوەوە لە هەمان کاتە تا ڕادەتێکیش مۆزەخانی هەولێر لێی ئاگادارە ئەو شوێنەوارانە با بڵێن شوێنەواری تاردۆنی هەیە کە لە دەربەندی بێلولەیە کە سەردەمەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی پاشا تاردۆنی کوڕی ئیکی کە لەوێ با بڵێن نەخش و نیگارێکی دروست کردووە لە دەربەنەکەدا و لە هەمان کاتدا شوێنەواری نەرامسین کە دەکەوێتە دەربەندی گاورەوە لە بەشی با بڵێن ڕۆژاوی شای دەربەنی خانەوە و لە هەمان کاتدا شوێنەواری قەڵای پشقەڵا کە سەردەمەکەی دەگەڕێتەوە پاشا شمەیران کە ئەویش هەر لە ناوچەی شەمێرانە دروستکراوە و لە هەمان کاتدا ملەی ئانوبانین کە لە باوەخۆشێنە لە بەشی ڕۆژئاوای تا ڕادێک باکووری شارەکە و لە هەمان کاتدا شوێنەوارێک و هەڵکەوتێکی سروشتی تر هەیە کە تونی بابایە کە لە هەموو دنیا ناوبانگی تایبەتی خۆی هەیە هەل ناوچەی دەربەنی خاندایە لە هەمان کاتا کوونەبای دەربەنی خان کە لەم دوایە داویش کنەیەکم لەسەر کردووە کە پاشماوەی کۆنم تا دۆزیوەتەوە و لە هەمان کاتدا با بڵێن یەکێکتر لەو پاشماوەیانە پاشماوەی ڕێبەندەی ئەشکانیەکانە لە پێش قەتباڵی چیای زەردە کە دەکەوێتە بەشی ڕۆژاوی شای دەربەنی خانەوە لە هەمان کاتدا شاری لۆلان ئەو شارێکە سەرجۆنی دووەم باسی ئەکات و بنایە تێپەڕی کردووە کە دەکەوێتە بەشی ڕۆژاوی دەربەنی خان لە دەشتی هەوە لە بەردی ناوخسڵان و لە هەمان کاتدا بەردەنیشانەی کەژی کەویلە لە دەشتی شێخان و ناوچەکانی با بڵێن باخە هەنار و شاوازی و لە هەمان کاتدا گۆڕی لە هەمان کاتدا شاری گاورکردە کە دەکەوێتە سەر شاخی سەر چای بەمۆ و لە هەمان کاتدا با بڵێن ئەشکەوتی
مارۆچین کە سەردەمەکەی دەگرێتەوە بۆ ساسانیەکان کە دەکەوێتە بناری شاخی خۆشک و لە هەمان کەدا با بڵێن ئەما تەشگای کلی وەساوین کە سەردەمەکەی دەگرێتەوە بۆ ساسانیەکان و لە هەمان کەدا بۆ سەردەمی پاشانستی ساسانیە و دیسان و پاشماوەکی تر کە دەکەوێتە سەروی ئەم ئاتەشگایەوە کە با بڵێن یەک بۆ لەو پردانەی کە ساسانیەکان کە دەکاتونەتە ئەم جێگانە و ئەم ناوچیانە یاخود بێرەوە تێپەڕیان کردووە لێەوە پەڕینەتەوە و لە هەمان کاتدا پردی خۆرخۆڕە هەیە کە بەداخەوە لە مێژەوە بە پردی کوڕکوڕە باسی دەکەن نەخێر خۆرخۆڕەیە کە سەردەمیش دەکرێتەوە بە سەردەمی با بڵێن ساسانیەکان لە هەمان کاتدا کۆمەڵێک بەردبڕەی شوێنی نیشتەجێیی لۆلویەکان کە دەکەوێتە خواروی با بڵێن ناوچەی دەربەندی خانەوە. کاک بەڕێزیان وەکو بواری وەرزش لە شاری دەربەنیخانە ئەبینن ڕۆڵێکی بەرچاوی هەیە و بە شێوەیەکی زۆر باش پێشکەوتووە هەم لە تۆپی پێوە هەر لە باسکەوە و بگرە هەر تا بالەیش. ئێستا وابزانم خۆشبەختانە تیپی تۆپی پێ دەربەنیخان لە پلە نایابەیە و باسکەکەیشی وابزانم هەر پلەیەکی عێراق و نایابی کوردستانیشە. تۆپی بالەیش پێم وا بێت تۆ هەر کەوت بالە مەفرۆزە ناوی تۆ بهێنێ وەکو مامەسا بەڕێز مامەسا ڕێبەری بالێ لە دەربەنیخانە. ئەمە مێژووی دروستبوونی تۆپی بالە ئەگەڕێتەوە بۆ کەی و لە کەیە دروست بووە و ئێستا لە چه ئاستێکایە؟ پێشەکی بەخێربێن سەرچاوم. بەڕاستی وەکو خۆت جەنابی شەدوتی ئێمە وەکو شارۆچکەیەکی بچووک وەکو شاری دەربەنیخان وەرزشتەیە بەڕاستی زۆر زیندووە و بە تایبەتیش یاری بالە کە من خۆم لەم بوارە بەردەوامم لە ساڵی هەشتاکانەوە بەڕاستی هەفتا و هەشتاکانیشەوە ئەم یاریە لە شارەکەمانە بەردەوامە. بەڕاستی ئەو کاتە مامۆسا ئیسماعیل و مامۆسا خەلیل هەبوون کە زۆر ڕۆڵێکی زۆر باشانە بوو کە توانیان بناغی ئەم یاریە لە شاری دەربەنیخانە دروستکەن و توانیان لە هەموو محفلەکانە بەشداری بکەن و نەتیجەی باشیانە بێت. دوایەوە لە ساڵی 90ەکانە بە سەرپەرشتی مامۆستا محەممەد موستەفا کە ئەویش توانی بناغەیەکی زۆر باش دروستکات. دوایەوە لە ساڵی 90ەکان و 2000ەکان شایتر خۆشم توانیمە وەکو بتوانم ڕۆڵێکی باش ببینم و بتوانم تیپ دروستکەم و بتوانم ڕۆڵی فێرکاری ببینم و ڕۆڵێکی زۆر باشمان بوو دائیمەن تیپی بالە لە هەموو پاڵەوانێتەکانی کوردستان و عێراق شاری دەربەنیخان بێبەری نەبوو لێ و لە هەموو بەیتر بەپی توانای خۆی بەشداری کردو توانێتی ئاستێکی باش شێبێ وەکو هەموو یاریەکانی کە شاری دەربەنیخان و یانەی وەرزشی دەربەنیخان بەڕاستی ئێستا خۆتان لەوانەیە ئاگاتان لێبێ لە ڕاگەیاندنەکانە کە تیپی تۆپی پێ بۆ بە نایابی کوردستان ڕۆڵێکی زۆر باشیان هەیە. اینجا دوایەوە تۆپی باسکە کە توانیوانە ممتازی شاری کوردستان بن و یەکی عێراقیش بن لە عینەن کاتیشە تۆپی بالە بە سەرپەرشتی مامۆستا جەلال ئێستا تیپێکی زۆر باشی دروست کردووە کە ئەتوانێت پاڵەوانێتەکانە بەشداری بکات و ڕۆڵێکی زۆر باشی هەبێت. ئەمێنێتەوە تەنها ئێمەش وەکو تیپی کچان ئەمە 2 سێ ساڵ بۆ 4 ساڵە من تیپێکی زۆر باشم دروست کردووە کە ئەتوانین لە هەموو بتوڵەکانە بەشداریمان کردووە و لە ئاستی یەک قەزاکانە زۆر باشین بەڵام جارێ هێشتا ناتوانین پێبڕکەی مەسەلەن تیپە نایابەکان بکەین. اینجا زۆری ئێستش هەوە حالیان لەگەڵ مامۆستا جەلالە دەستمان کردووە بە دروستکردنی 2 فێرگەی زۆر باش بۆ ئەم تیپە مناڵانە کە بتوانین دائیمەن ببن بە سێبەرێک بۆ شارەکەی دەربەنیخان کە بۆ تیپی کچانی دەربەنیخان مامۆستا جەلالش بۆ تیپی کوڕان و خۆشبەختانە یاریزانەکانم هێناوە یاریزانەکانی یانێ تیپی کچان کە بتوانن هاوکاریم بکەن و بتوانن یارمەتیم بن کە لە فێرکردنی ئەم یاریزانانە هەم بۆ خۆشیان باشە هەم بۆ منیش باشە. ژمارەیان تقریبا 6 بۆ 7 یاریزان ئەبێت کە لە تەمەنیان لە 8 بۆ 16 ساڵە بەڵام ئێستا بە بۆنەی ڕەمەزانەوە مەجموعەیەکی زۆریان نەهاتوون بەڵام ئێمە هەر بەردەوامین لەگەڵیانە. بەش ساغ مامۆستاگیان ئێستا تۆ وەکو بەرپرسیارەتی وەکو ڕاهێنەری بالەی لە نادی دەربەنیخان وایە ینی وەرسی دەربەنیخان جگە لە بالە ئەنی چ بەشێکی تری تایە زیندوو وەکو بەڕاستی بەشە زیندوەکانی ئەتوانین بڵێن من ناتوانم بڵێم بەشێکیان زۆر زیندوە بەشێکیان چکە هەموو یاریزانی بەشەکەی ئەوانی کە دیارە تیپی تۆپی پێ بەڵاستی لەبەر یاریەکی عالەمیە زۆریش خۆشە هەموو تیپێکەوە زۆر زیندوە لە شارەکەمانە. دوای ئەوە باسکە دوای ئەوە بالە بە کوڕان و کچانەوە باسکە بە کوڕان و کچانەوە اینجا یاری بۆکسێنمان هەیە تێنس یاریزانمان هەیە لە ئاستی عێراق یاری ئەکات یەکەمی کوردستانە شەترەنجمان هەیە
ئیتر تقریبان یاریەکانی کەش ئەم یاریانەمان هەیە کە هەمویان یاری زۆر باششن و زۆری زیندون بەڵێ مامۆستا تۆ ئاماژە بە تیپی کچان کرد لە دەربەنی خانە بەڵێ تیپی کچانی بالە هەنی ئێستا لە ئاستێکی باشدایە پلەیەکە زۆر باشن پلەیەکین و توانیمانە ئێستا لە زۆربەی 3 ساڵە دروستبووین 3 ساڵ اون ساڵ پێمان ناوەتە 4 ساڵ کە توانیمانە لە زۆربەی بتوڵەکانە بەشداری بکەین و بەڵێ ساڵی یەکەم و دووەم نەمانتوانی هیچ نەتیجەیەکمانە بێ بەڵام پار لە بتوڵەی کوردستانی سلێمانیە لە ئاستی سلێمانیا توانیمان چوارەمی بێنین کە ئاستێکی باشە چکە نادی پێشمەرگە و ئەفرودێتن کە ئەوان یەکەمی کوردستان و عێراقن ئێمە گە بتوانین پێبڕکەی ئەوان بکەین یعنی شتێکی باش دەستان خۆش بە لەشتان ساغ بەوەکو ئەبینین مامۆسا کۆمەڵە مناڵی زۆر بچووکە بین گەنجە منەمان پێناڵە خەتی دووەم نەخێ ئەمانە تۆ بەس ئەساسێک دروست ئەەکەی بۆ شاری دەربەنی خان تۆ ئەمانە مناڵن هەر لە ئێسەوە ڕۆحێتەکان تیا دروست ئەەکەیت ئێمە ئەگەر دائیمە لە ناو خۆمانە باسەکەین ئەڵین یاریزانی وڵاتان بۆچی زۆر لە ئێمە باشترن بۆ لەبەری لەم ئاستەوە دەستیان پێەکەن ئێمەش لەم ئاستەوە دەستیان پێەکەین فێری بالیانەکەین خۆشەویستەکان لا دروست ئەەکەین ئیتر ئەمە ساڵێکی تر دوی تر سی تر چواری تر دەیتر کە ئەمە ئەگاتە ئاستێکی 14 ساڵی ئەگاتە لای من یاریزانێکی پرۆفشنەڵە زۆر یعنی ڕۆحێتێکی زۆر جوانی تا دروست بۆ بە یاریزانێکی زۆر شاک. بەڕێزان کاروانی ئەم جارەش کۆتایی هات لە شارە جوانەکەی دەربەنی خان تا کاروانێکی تر و بەرنمەیەکی تر کاروانەکە هەر بەردەوامە لەگەڵ هونەرمەندێکی تر لەگەڵ ئەم پارچە مۆسیقیەکەدا بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ